سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستان لەم بەرنامەیەماندا باس لە شانس و بەخت ئەکەین بزانین هاوڵاتیان تا چەندێک باوەڕێن بە شانس و بەختەیە لەگەڵمان بن. چەند باوەڕ بە شانس و بەخت هەیە؟ والله بڵێم چی وەڵا نازانم هیچ باوەڕم پێی نییە ئەوەی خوای هەرەوەیە. لە شانسی خۆت ڕازیت؟ کەمێک زۆر نا. تاڵی شتەکان بەدەست خۆیەوە ئەنجا دواییش ئەڵێی لە شانسی خۆم ڕازی نیم بۆچی؟ یەخت ناڵە شتەکان بەدەست خوایەتی کە خوایە شانسەکە یا کە نەشیان نایە. پێزانی ئەوە قەدەر بێ ئەوە شانس نەبێ؟ هەموو شت بەدەست خوایە. هەموو بەدەست خوایە. یعنی شتەکان نەگەڕیتەوە بۆ ئەو قەدەرە کە خوا بۆی داناوین نەک شانس؟ بەڵێ قەدەرە خوایە. شانس نییە. هەنێک هەیە هەنێک خەڵکان هیچ هەوڵ و ماندووبوونێک ناکەن لە ژیانی ڕۆژانەیە بۆ ئیشەکانیان ئەڵێن شانسمان نییە. ناوانی وەختینی خۆی واڵێ دەچ نامرێسە ئەوەی هەمە خوای یایەتی بێ. ئەوەشی نیش بە هەر دەسەڵاتی خۆی خۆ مجی دەسەڵات. وانە چاوەکەم سەرچەم. تا چەند باوەڕ بە شانس و بەخت هەیە؟ باوەڕم پێ هەیە. تاکە ڕادێکی دوێ باوەڕ پێ هەیە. شانسی خۆت ڕازی؟ زۆریش بەڵێ. ئەگەر پێ ڕازی نابێت چیەکەیت؟ ڕازی نابێت چیەکەیت؟ هەبێت لا پێشکرد بیت و پێش ڕازی بیت. پێت وایە ئەوە لە ژیان کە ئەو شتانێتە ڕێمان پێویستی بە هەوڵ و ماندووبوون هەیە یاخود هەرەونە بڵێن شانسمان هەیە یاخود شانسمان نییە ئەگەر ئیشەکەمان بۆ نەبوو بڵێ شانسمان نییە. ئاخر بۆ ئەوە گەڕێتەوە کابرا هەوڵ نادات خۆی لاگ ناکات داوەشی باشیشەکە و هەموو شتێکیش بە هەوڵە بێت. خۆ بۆ نابێت و یەکسەر بۆت مناگە داوای سیارێک بکەیت یەکسەر بێتە بەدەستەوە نابێت دەبێ هەوڵی بۆ بیت. ئەتە شانس چییە؟ شانسدارە بێت و هەوڵی بۆ بیت و خۆچیشی بۆ بڕەنجێنیت. چەند باوەڕ بە شانس و بەخت هەیە؟ زۆر باوەڕم پێیە. لە شانسی خۆت ڕازی؟ بەڵێ الحەمدولیلا. پێت وایە ئەو شتانەی کە لە ژیانی ڕۆژانەمانە ئەبێ یاخودێتە ڕێمان شانسە یاخود قەدەری خوایە؟ وەڵای زووبەی زۆری هەر قەدەری خوایە. هەموو شتێ لە دەسەڵاتی خۆی گەورەیە ینی ئێمەی بەستینەوە بە شانس و بەختەوە. شانس و بەختیش بوونی هەیە قەدەریش بوونی هەیە. شانس و بەخت چییە؟ هەردووکیشی هەیە. شانس و بەخت چێ بەڕای تۆ؟ شانس بەڕای من نانی لە دەسەڵاتی ئینسانەکەیان نییە ئەو شتە شتێکە خی گەورە بۆی چارەنووسی بۆ دیاری کردویت بۆی دیاری کردوی خی گەورە بۆ دیاریکانی دەسەڵاتی ئینسانان نییە. پێوانەوەی کە لەو تۆلی تێگەشتووی ئەوە قەدەرە نەک شانس بێ؟ خۆی قەدەر و شانس نزیکن لە یەکەوە تقریبان هەردوو کێرۆک و یەک وایە بەس شانسەکە شتێکە لە دەسەڵاتی خۆتان نییە. قەدەر لە دەسەڵاتی خۆتایە؟ قەدەریش تەبعاً هەر لە دەسەڵاتی خۆتان نییە بەس سەبەبی هەیە. شانسەکە سەبەبی نییە؟ نەعەم بەڕای من ناوەڵا یعنی شتێکی خۆڕستکە و ئەبێت بەڵێ بەس قەدەر سەبەبی هەیە. تا چەند باوەڕت بە شانس و بەخت هەیە؟ تا ڕێژێ لە 150 تقریبا. شانسی خۆت ڕازی؟ زۆر نا. چی زۆر نا؟ وەڵی تر بڵێم زۆر ناتر لە وڵاتایە زۆر شانس نابێت. لێکدانەوەی تۆ بۆ شانس چییە؟ بەڕای تۆ شانس چییە؟ شانس وەڵی چی بڵێن هەموویەکەیتە سەر خۆت هەموو شتێکی شانس نییە هەموویەکەیتە سەر خۆت. هەنی تا چەند بڵێ بۆ نمونە شتێکەگەر خۆ بتەوێت تێگەی خۆ هەوڵی بۆ بی جێبەجێ بێگەر هەوڵیشی بۆ نەی لاچە گلێ لە شانسکی. یعنی ئەگەر شتێکمان بۆ نەبێ هەوڵ بۆ شتێنەین دوای ئەوە ئەیکەینە ملی شانس ئەڵین شانسمان داشیت بزەوت. چەندێک باوەڕت بە شانس و بەخت هەیە؟ نا خۆی بەخت باوەڕ ناکەم ئەسڵی هەبێت چونکە خوای گەورە لە قورئانە فەرمێ قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا
چونکە مەگە هەشتێکە خخوای گەورە بینێری ئەوەیە هەژنا نە بە شانسە نە بە بەختە بەخت چییە ینی تۆ کابراایەکە ئیژەکە مەسەن لەبیانێت تا ئێوارێ کاسبیەکە هەوڵە یا تەلەبەیەکە دەوامەکە مەسەن ئەخوێنێ بەڕەنجشانی خۆی ئەگەر دەربچێت ئەوە حەقی خۆیەتی ئەوکەی شانسە یا ئەوەکەی بەختە ناوەوەی پێ ناوترێ چونکە خخوای گەورە لە ناوشانی توێ نووسیوە چەngە لەش ساغە بێت چەngە عبری درێژە بێ چەngە بەخۆشی ئەژی چەngە بە ناخۆشی ئەژی چەngە بە ئەوە نییە تا مەسن زمانی زوو کابراایگەشت بۆ لای شێخێک هەر ئەوە تۆزێکی وتەوە عمری درێژە بێت نا بەوە نییە دایکەکەم نەبەخت توی نەشانس ئەوە شتێکە بیری کۆنە ئەجینا تۆ سادەبە بە خۆ بەشی هیچەوە خەریک مەکە خۆ بەو شتێکەمە بەستە بکە بزانە شانسە لێبیانە خۆیەوە حقیقەتە تۆ خۆ ماندووبی ئەی نەبی تۆ ئەڵێ دەستی ماندوو لە سەسکی تێت ئەی ئەوەیە ئەژنا خۆ شانسی چی و بەختی چی وەڵا کابرا بەختی بوو نە ئەوانە کابرا خخوای گەورە ئەو کابرای سا لێرە کاسبیەکە لەبیان و چاوارێ دوایە ئەڕاتەوە ئەوەی دەستکەوت ینی بەختیە بووە یاوان شانسیەوە نە کابرا ڕەنجەوە ئەی کابرا لە ماڵ و بێ یەکی دیناریشاتی نایەتەوە شانس و بەخت نییە ئەوە ئێمە تازە خومان پێوە گرتۆ خۆمان بەوە گرتو بڵێن شانسمان نییە وڵی شانسمان نییە نه سەرەکەی ئافرەتێک زیرەکە یا سەرەکەی دایمەن پاک و تەمیزە ئافرەتێکی ڕێک و پێکە خەڵ خۆشەیە دەوانەیە گەورەترین کەس بچێتە داوای بڵێ وڵی شانسی بۆ پلان کەسەوە داوای نه خۆی دروست کردووە خۆی شانسی بۆ خۆی دروست کردووە ئەجنا هەشە مەسەلەن زۆر ئافرەتی چایکیشە مەسەن چونکم پەقیرە نازانێ بژی بۆ خۆی دایمن هینە خۆی بە شانس نییە یعنی شتەکە بە عەقڵە کە عەقڵێ بوو مەسەن کە هەستێ بە ماندووبوون کرد لە هەستی ئەو ماندووبوونیە شتێ بە شتێکەکەی ئێستا ئەوانە کە دکتۆرن هەمووی لە دایک بوون بە دکتۆر ئەوێ بڵێ وەڵا شانسی بۆ بە محامیا بە حاکمیا بەسەر نە ئەوە هەمووی هیلاکبوونی خۆیەتی هەوڵ و ماندوو خۆیەتی کەوە ئەوەیە ینی کە هەوڵدا ماندوو بووی بۆ هەشتێک بیخە لە مێشکتەوە حتمێن پێیەگەیت باوەڕ بە شانس و بەخت هەیە شانس و بەخت لە کووردا من بۆ خۆم بە شخصی ئێتقادێکم پێی نییە ینی ئەو شتێکە بڕوان پێی بێت فقط ئیرادە و ئیمان و باوەڕە تەنها شانس و بەخت من ئێتقادێکم پێی نییە ینی بەڕای تۆ شتێک نییە بەناوی شانس و بەخت ئەوە فقط نەوەیەک تەڵخین و خۆت تەوجیهکردنە دەنا شتێ بنەی شانس و بەخت بە بڕوای من ئەسە وجودی نییە هەموو شتێ دەگەڕێتەوە بەسەر ئیرادە و بە تێکوشانی ئەو کەسێک کە دەوێتی کارەکە یا ئیشێکی بەدەستی دەوێتی ئەنجامیدا ینی ئەبێ خۆمان هەوڵ بین نەیبەستینەوە بۆی کە شانسمان نییە بە تاکید دەکانە خۆست دەکەم تا چەند باوەڕت بە شانس و بەخت هەیە شانس و بەخت نییە ئەین شانس و بەخت چۆن دێ وەختای تۆ تێکۆشانت بێ تەلاشی خۆت بێ بعد لەم ڕگایەدا مەسەلەن تۆ حرەکەتێ بکار و کوکە لە قورئاندا تۆ دەڵێ لە تۆ حرەکەت لە من بەرەکەت یعنی تۆ دەبێ حتممە تێکۆشانەکەت ببێ دەنا ناکرێت مەسەن چ شانسەکە چیە شانس چۆن دێتە ڕوو یعنی بێ ئەوەی کە مەسەن هیچ شتێک بێ لە نێو ژیانتدا ببێ ئەم شتە نابێت هەموو شتێک هەیە هەم تاریکی هەیە هەم ڕۆشنایی هەیە وەلی بەس بەوەی کە مەسەن تۆ بەو تەلاش و کوشەی خۆت تۆ توانی کامان بەسەر ئەنجام بگەێنی ئایا ئەو خۆشبەختیە یان نەخر ئەو شتێک کە مەسەن تۆ دانیشتنی کرد ببێ جایمە لە ڕۆژهەڵاتی خۆماندا دەڵێ ڕوبەهی دیدم بی دەست و پای فرومان دەبوت در لطف و سنای خدایی که بدیم بی دست و پای از کجا میخورد ئەو ڕێویە دادەنیشت دەست و پێی نەبوو دادەنیشت مثلەن جانەوەرەکانی کە مەسەن شتێکەوە خۆراکێکان کە دێنا ئێسک و پرسکەکە یان ماوەکان دەخوارد ئەگەر ئێمە ڕاوەستین بۆ شانس شاید هەرو ئێسک و پرسکەمان بۆ بمێنێتەوە باوەڕە بە شانس هەیە زۆریش باوەڕم پێ یەکێک لە نسیب و قسمەتی ئینسانەوەی لە چانسێکم مەبێت لە بواری ئیشێکا کە ئیشەکات ئەم ئیشەکەم کاسب بێت دەڵێت چانسێکم بۆ بێدە ئاراوە ئیشێ بکات لە شانسێکم بۆ بێتە ئاراوە ئەمەلی پێی ئەبێ بەس بێ ئەمەل نەبی لە هیچ شتێک سەرکەوتی لە ژیانتە لێکدانەوەی تۆ شانس و بەخت چییە؟ شانس و بەخت ئەوەیە هەردووکی یەک شتەگرێتەوە بەختم هەیە لەم ئیشا شانسم هەیە لەویشە هەروی ڕەدیفی یەکترین ئەو دوانە لە کارێکا سەرکەوتن بەدەستێنی بەڵام ئەبێ ئارام بیتیایە تەسەڕۆع نەکەی لەو ئیشانێک کە بەتەمایت ئێستا ئەم بەڕێزە کاسبە بەلەی لێ ناکە ئەڵێ شانسێک بێتە ئاراوە من ئەو کاسپیە خێری تیا بکەم بەدەستی بێنم و خێریکە بەتەمایی بەڵام بێ ئەمەل نەبێ لێی قەت خۆی من نەزانێ
پێتوانە ئەبێ ئێمە هەوڵ بین زیاتر خۆمان ماندوو بکەین بۆ ئەوەی بتوانێت شتانێمانێ بەدەستی بێن نەک بەستینەوە بە شانس و بەختەوە. اعمل لدنياك فانما لا تموت ابدا واعمل لاخرتك فانما تموت ابدا. من ناتوانم دابنیشم دەستەوەسانم خانە نشینی بڵێم وڵا ئیتر بەتەمای ژیان نەبم و ئەمانە نەخێر من تازە هاتومەتەوە ئارا ئەو سەعاتی کە خانە نشین بووم و ئازانم تازە دامەزراوم تازە ئیشەکەم نوێبوونەوە لە خۆمدا دروستەکەم قەت خۆم بە خەمۆکی دانانێن بەرامبەر بە ئیشێکە سەرکەوتنیشی تا بەدەستێنم بەرهەوڵی بۆ دەم بەرک و چانسێکیکەم بۆ بێتە ئاراوە بەختێکم بۆ بێتە ئاراوە. باوەڕ بە شانس و بەخت هەیە؟ وەڵا شانس و بەخت وەڵا باوەڕمان پێ هەیە چەندێک زۆر لە 180 لە شانسی خۆت ڕازی؟ من لە 140 ڕاستی. باشە پێتوانی ئەگەر کەسێک هەوڵ نەدا ماندوو نەبێ هیچ شتێک بە شانس و بەخت بەدەست ناهێنێ؟ خۆی بالفعل وایە ئەوەش ئەگەر شانسش هەبوو لەگەڵ ئەوە شابێ شانسیش هەبێت لەگەڵ ئەوە بوو کە تۆ مەسەن ئیشێکە نییە بۆ ئیشێگەڕی وەڵام بێش خوش شانسەکە باتێکە بکەی بەسەر ئەویشا لەو ئیشە سەرکەوتوو بین. پێتوانیەوەی کە تۆ باسێکی قەدەر بێ نەک شانس؟ نا شانسە قەدەریش بۆی هەیە قەدەریش بۆی هەیە. توانی جیازینیان قەدەر و شانس بکەی؟ ئێستا تۆ جاری وایە مەسەن کابرا بە هیچ کاسبێکی نەکردووە هیچ ئیشێکی نەکردووە بەڵام لە پڕ لەکوێ بەسەر ئیشێکە شتێ دۆکو لۆتۆیەک بۆی دەرەچێ و ئەوێ بە خاوەنی مەسەن ماڵ و مڵچێکی زۆر یا پارەیەکی زۆر هیوا شێوەتی لە مناڵیەوە هەوڵەیە لەگەڵ ئیشەکە بە دوای کاسپیاگەڕێ بەڵام هیچ ئەوەی دەست ناکێت کە بەدڵی خۆی بێت. چەندێک باوەڕ بە شانس و بەخت هەیە؟ شانس و بەخت بە شەرەکان فەرقیان هەیە جارێ بەڵام لە جیسمان لە سەرمایە لە سەروەتە لەباری ئاینی و ئەمانەوە فەرقەیە باشە بەڵام لە شانس و بەختە فەرق نی بڵێ بۆ بەشەر بە عاقیدەی من بە بۆچوونی من شانس و بەختی بە دەستی خۆیەتی بۆچی خۆی مختە بیرە بەسەر شانس و بەختی خۆیە بۆ نمونە من ئیشەکە هیچ کەس ناتوانێت بە زۆر گوێم بگرێت پێم تەحمیل بکە بڵێ بیکە خۆم بەرەو پیری ڕۆم جا ئەگەر شانسم بوو ناجەعمتیا باشە ئەگەر خۆم بۆچوونم باش بوو تیا ناجەعم ئەگەر خراپیش بوو خراپ هەست و کەوتم کرد بەخت و شانسیشم لە دەزێ وانە بەشەر فکری خۆی شانس و بەختە بە دڵی من بە عاقیدەی من بە بۆچوونی من فکری خۆت شانس و بەختی خۆتە چونکە ئێستا وەکو زمانی کۆ نەماوە سەمکاری تاسەر بەسەر خەڵکە زاڵ بێت یان کەسانێک بێ ستەم و زوڵم و داگیرکردن قبول بکە کەس ناتوانێت شانس و بەخت بۆ کەس دیاریکە ئەبێ بەشەر خۆی بۆ خۆی دیاریکات بۆ خۆی هەڵی بژێرێت منی ترەمەکردین قسەمە ئایا وەکت فلان کە شانسی بوو فلان شتی بۆ بوو نەخێر وان نییە تۆ دەتوانی ئەوە ئەو بەدەستێناوە ئەو شانسەوەیەتی بە عمل بە ئەخلاق بە هەست و کەوت بە فکر دروستی کەیت و بدوێ لە شانسی خۆت ڕازی ئەوەی کە تاکو ئێستا هەتبووە؟ ئەگەر بەدبەختی لە قۆماوەکانی خۆم باسکەم پێما بە دوو کتێب ڕۆمانە بێت بەڵام نامەوێ باسیکەم لەو شانس و بەختی خۆشم ڕازیم بڵێ بۆچی لەبەرەوە احتیاجی دەست کەس نیم کەسی زوڵمی لێ نەکردوم هیچ ئیشێک بە زۆر کەم نەیانتوانیوە نەمهێشتۆ کە بیکەن خۆم شانس و بەختم بۆ خۆم دیاری کردەوە هەر خۆشم ئەگەر زەرێری تیاکەم کەسێکی تری پێوە خەتابار نارێ شانس و بەخت بە شەرکان بە دەست خوانە خوا نەتوان ناڵی بژێرە حس إنسان هس بالشانس بالإنسان عقيدة هس بالشانس إنسان عقيدة نية بالشانس شانس هنية شيء مثلا ولي كسي كمسلماني إمام مسلمان عقيدة خاصة معنا بالشانس يعني الشانس كشيء كخوا هالشيء لشاري إنسان يسيد هروسه من على كل دايك سيد الدنيا روحانة إيميج شيء قدرية تعمل هروسه تعقل هالشيء إيميج لبرت ولا هالشيء نسريه هروسه ولي من يوم مش هالشيء قبولني مثلا من يجي عقيدة بهيك جنيه ولي من بالشانس بس درس العقيدة بس إيمان بس بالشانس
سایە پەنجا لە شانس و بەختی خۆت ڕازی تقریبا بە بیر و بۆچوونی تۆ شانس و بەخت چییە؟ شانس و بەخت بە بڕۆی منە و بەشێ کە خوا بۆ دانی تر ئینسان چۆن دروست دەبێ خی گەورە بەشی خۆی داتێ تر هەیە زۆرە هەیە کەمایترەوە دوانی ئەوە قەدەر بێ ناخێر نە قەدەر نییە چون هەر ئینسانە بوو وتە و خی گەورە بەپی لانی هەیە زۆرترە هەیە کەمترە ینی ئەو شتێک نییە نکۆڵی لێ بکرێ خوا داێناوە هەرەوەی ئەتوانی جیاوازێکی نێوان قەدەر و شانس بکەیت جیاوازی نێوان قەدەر و شانس یەک شتە تقریبان جیاوازی ناکرێ ئەو شتە شتێک باڕ پێ هەیە لە شانسی خۆت ڕازیت وڵا لە شانسی خۆم زۆر ڕازیم و کێششم نییە زۆر باشە و ئیتر هەموو شتێکیش بە شانس و بەختە بەڕاستی بە شانس و بەختە بەڵێ پێوانە ئەبێ هەوڵیان بۆ بۆ شتانێک ئەتوێ لە ژیان نەکبی بەستی تۆ بە شانس و بەختەوە ژیانە هەوڵی خۆیەوێت تۆ هەوڵی بۆ نەی خۆی ناتە بەردەسێ هەر شتێک تۆ ئەڵێ پارو ئەگەر نەیجووی خۆت نایرێ ئیتریشیش وایە ژیانی ژوایە بێت تۆ هەوڵی بۆ بەیە بێتەوە یعنی خۆتی بۆ هیلاکەی هەموو شتێک وایە کەسی وا هەیە خۆی هیلاک ناکە ئەوە شتەکە بە حازری بێتە بەردەستیکەوە ئیشەکەی بۆ نەبێ ئەڵێ شانسم نەبوو بەختم نەبوو نا ئەویان نا شانس و بەخەتکە ئەوواڵێت تەبەن هەوڵ و تاقەلای خۆتیەوێت ئەگەر خۆ دەوڵی بۆ نەیە چۆنیێتە بەردەستی نابێت هیچ شتێک بەبێ هەوڵڵانەوە بێ کۆشش نابێت شانس و بەخت هەمووی قەدەری خۆیە پێشەکی ئێوە بەخێر بم بە خێراتی کەناڵەکەتانەکەم پێشەکی هەموو قەدەری خوایە خی گەورە هەر شتێکی لە ناوچوان نووسیبێتی ئەبێ ببێ بەڵام جهد و توانای خۆش هەیە جاری وە هەیە تۆ حەزت لە شتەیەک نییە بەڵام کەسێک پێێتەڵە شیرینێکە لەلا خۆوردەوردە هەوڵی بۆی ئەبێ بە قسمت ینی بەڕای تۆ شانس شتێکە بوونی نییە هەمووی قەدەری خوایە شانس بەڵێ هەمووی قەدەری خوایە هەمووی قیسمەتە خی گەورە لە ناوچەوانی نووسیویت بەس ئەم کەلیمێ تازە دروست کراوە بەڵام هەمووی بریتە لە شانس و قەدەری خوا یعنی ئەگەر خی گەورە قیسمەتی کردبێتیتە ئەو شتە دڵنیا بە ئەبێ کە نەیکردبێتی خۆشی ئەفەرمێ هەر لە قورئانە خۆی خی گەورە ئەفەرمێ عەبدەکانم زۆر کات هەوڵێن بۆ شتێک نابێ بە قیسمەتیان خۆم باش ئەزانم ئەگەر باش بێ ئەیکەم بە قیسمەتیان ئەگەر خراپ بێ لیان دوورە خەمەوە زۆر کاتیش خی گەورە هەموو کاتێ فەرمێ عەبدەکان داوای شتێک ناکەن ئەیکەم بە قیسمەتیان بە باشە و بە چاکە ئەڕژێ بەسەریانە هەمووشی نسی بۆ قیسمەت ئینسان ئەگەر پەروەردگار لیا بە هەرە بێ ببێ و نەش بهەر نابێت شخصی خۆم ساعت 50 شەوە باوەڕم پێ هەیە شانس و بەختی خۆت ڕازیت هەنێ جار و هەنێ جار نا لە چی شتێکە لێ ڕاستنی لە چ کاتێکە لێ ڕاستی سوتفا ڕۆژەکەی و سوتفا کاتێکە ئیشەکەوێت ئیشێکا شانسە دێ لا ئیشێکی درا شانست نەبێت ینی ئەگەر ئیشێک بۆ نەبێ ئەڵی شانسم نەبوو بالفعل ئەگەر خۆت هەوڵی بۆنەی بۆی بەدەستی بێنی ئەوە ئەیبەستیتەوە هەر بە شانس نا ماندووبوون جیا لە شانس ئەگە ماندووبی لەگەڵ ئیشێکەوە توانین بەدەستی بێنی بەس ئەگەر ئیشێک بتێ بە چانس بێت ئەوە بێ چاوەڕی شانس بکەیت بەڕای تۆ چانس چییە چانس و بەخت چییە ئەو نوعکارانەیە کە ماندوو نابی پێوەی چاوەڕێیەکەیت بڵێ مەمەشکم شانسم بیگرێت لەم ئیشەیە لەم شتەیە شانسم بیگرێت چەند باڕت بە شانس و بەختێ ئەخن لە چ ڕوویەکەوە لە هەموو ڕێگە لە ژیانە باوەڕە بە شانس و بەختێ ئەو شتانی کە لە ژیانە ڕۆێنیان ئەو شتانی کە بەدەستێنی لە ژیانە شوێنیترە هەموو شتێ شانس و بەختی خۆی هەیە بەڵێ لە شانس و بەختی خۆت ڕازی زۆر چ شتێکەیە بە شانس بەدەستی هێنابێت لە ژیانتا خێزانم شانس بوو بە شانزێنە ینی هیچ هەوڵ و ماندووبوونە بۆ نەکێشا یەکسەر هاتە بەردەست نا قسمەت بوو بەڵام شتێکی باش هاتە ژیانمەوە لە شانس و بەختی خۆت ڕازی لە سا پەنجا شتانە چین کە لە ژیانتا بە شانس و بەخت بەدەستی هێناون وەکو چۆنیانی تۆ ئەڵی باوەڕم بە شانس و بەخت هەیە ئەگەر باوەڕ پێێتی بە شانس نییە هەموو شتێ بە شانس نایە بە بەخت نایە وەکو پێم وتی لە سا پەنجای هەموو شتێکە بۆ نابێت ئەو شتانە چیە کە بە شانس بەدەستی هێناون تۆڵی لە 150 باوەڕم پێ وڵی بە شانس هێنابێ وەکو
مەکتەبم تەواو کردەوە حەزم لێ بوو مەسەرەن بڵێ مامۆستای بم ئێستا ئیتر بە شانس بوو حەزم لە شتێتر بوو بۆم نەکرا بڵێ شانسی ئەوم نەبوو شانسی ئەوم نەبوو پێت وانە ئەگەر هەوڵ و ماندووبوون بۆ شتێک نەکێشی بەدەستی ناهێن حتمەن وایە ئەی چۆن هەموو شتێکە بێ هەوڵی بۆ بی کەس پێیان وایە ئەو شتانی کە لە ژیان بەدەستی هێنن بەبێ ماندووبوون شانس و بەختە نەخێر هەموو شتێک بە هەنێ جار هەل ڕێیەکەوی بەزە و مرۆڤ ئەبێ بزانێت چۆن بەکارێنێ و هەلە چۆنەوە هەلە ئەقۆزێتەوە ئەگینا شانس و بەخت نییە من باوەڕم بەوە نییە خۆت بزانی چۆن ئیشەکانەکەی هەموو شتەکان بە ماندووبوون بە هەوڵدانە هەموو شتێک ئەگەر هەوڵی بۆ نەدێ و شتە بەدەست نایە نەخێر هەوڵ لەو بەرنامەیە بێ هەوڵی بۆ بێ لەگەڵ بەرنامە ڕێژی بۆ بکەی هەموو شتێک ئەگینا هەوڵ و ئەوە نییە کە بڵێ لە خۆی و ببارێ بەسەرتا نابارێ شتیوان نییە من باوەڕم بۆ شتانە نییە دەخنێت باوەڕ بە شانس و بەخت هەیە شانس و بەخت من بڕوان پێێنێ ناوەڵم باوەڕت پێ نییە پێت وانە شانس و بەخت هەبێ لە ژیان نا بڕوان پێێنێ ناوەڵە هەنێک کەس پێیان وایە ئەو شتانەی کە هەوڵی بۆ نادەن ماندوو نابن لەگەڵە بەدەستی ناهێنن ئەڵێن شانسمان نەبوو لەو ئیشەیە نە ئەبێ هەوڵی بێ بێ ئەنجا چ شتێکیش خێرا خۆی گەورە وێنێتە ڕەوانەیە جاری وایەتەوە داوای شتێکەکە لەوانەیە لە داواتۆ بێتە شەڕ و ئەها شتێکی خراپ بۆت بەڵام ئەگەر خێر بێ خوا بۆتە هێنتەدی من پێش بەخوا بەسی پێ دوای ئەو شتانی کە خوا ویستی لەسەر ئەبێت شانس پەیوەندی بە شانسەوە لە ژیانیش خۆی تاقیکردنەوەیە جاری وایە شتێکی ژێتە ڕێوە هەر ئاخەم و خەفەتی بەدواوەیە چنێک باوەڕ بە شانس و بەخت هەڵتا ڕادێکی باش ڕادێکی باش لە شانس و بەختی خۆت ڕازی سواز بخوا پێت وایە شتێک ئەگەر ماندوو نەبی لەگەڵیا بەدەستی بێنی بەتەکی دەبێ ماندووبی لەگەڵ شتەکان ئەنجا بەدەستێنی بەتەکیدی چونکە ماندووبوون درونوەیەکی باشیە لەوەی کە تێبە ئاماجێکی باش بکەیت ینی ئەگەر شتێک ماندوو نەبی لەگەڵە بە شانس ناتوانانی بەدەستی بێنی نەخێر شتێکی واقع ئەبێ هەوڵی بۆ بێ ئەنجا بەدەستێت هیچ باوەڕم پێ نییە شانس لای خوایە بەختیش لای خوایە تەواو ینی پێت وایە ئەگەر شتێک بەدەستی بێنیەوە لای خواوەیە بە شانس و بەخت خوا عەقڵی یاویتێ مشکی یاویتێ چاوی یاویتێ ئەگە خۆت عاقڵ بیت هەموو شتێک جێبەجێەکەی کەسێکە یان خۆت کەسانێکن ئەگەر شتێک بەدەست نانن بەبێ ئەوەی هەوڵی بۆ بن ئەڵێن شانسمان نییە نا هەموو شتێک هەوڵدانی بۆ بکەیت شانس دەبێت هەر شتێکیش لە نسیب تا بێت ئەوە خواگان خۆی چارە نووسی خۆتەدا کەسم باوەڕ بە شانس و بەخت هەیە وەڵاهی زۆر لە شانس و بەختی خۆت ڕازی ئەکید کەس ڕازی نییە بەس باشە لەخوا بزیێوێ وەتی کەس ڕازی نییە لەبەرەوەی هەموو جارە و شتانی کە تێ بۆ نابێت تۆ شەڵێەوە شانسم نەبوو بۆیە ینی ئەگەر شتێک هەوڵ و ماندووبوونی بۆ نەکێشی پێ دوای بەدەستی بێنی هەموو جارە نا کاتی وا هەیە کە بەدەستی بێنی ببێەوەی ڕەنج و ماندووبوونی بۆ بکێشی احتیمال هەیە چی شتێک هەیە کە بەبێ ڕەنج و ماندووبوون متوانی بەدەستی بێنی وەڵایی لەم زەمانە زۆر شتێ ناتوان بیڵم ئێستا باوەڕ بە شانس و بەخت هەیە وەڵایی کەمێک تا چەندێ وەڵایی تر چزانم کەمێک لە شانس و بەختی خۆت ڕازی بەڵێ ئەو شتانە چی بۆ کە وا هەستەکەی بە شانس بەدەستی هێناوە شانسە هەبووتیایە وڵایی چزانم تر باش بوو یعنی وەسەتم پێت وانە پێویستە مرۆڤ هەوڵ و ماندووبوونی بکێشێ نەک شتەکان ببەستێتەوە بە شانسەوە وڵا هەوڵ و ماندووبوونی شێوێ هەستە من ماندووم اینجا باشم ینی پێ دوایە بێ هەوڵ و ماندووبوون هەبێ ئینجا شانسەکەش بەدەستێنی بەڵێ هەنێ جار وایە ئەوانێکی چۆنە ئەو هەنێکی کەوانیە چۆنە هەنێکشی تیش ناکات هەر بۆیەتە بەردەستە بۆی بۆ نمونە چی شتێک کەسێکە هەوڵی بۆ ناتوێتە بەردەست هەنی ئەبینم ژنی وایە لە ماڵ و دانیشتە وەکو ئەوش وایە کە لە دائیرە شەو ڕۆژ ڕائەکات پێت وایە وا بێت وایە
تا ڕادێک بڕۆم پێی هەیە شانسی خۆت ڕازی ڕازیم بەڵێ ڕازیم دەتوانیە ئەبێ خۆت هەوڵ بی خۆت ماندووکەی بۆ شتانی کاتێ بەدەستی بێنی نەک بیبەسیتەوە بە شانس و بەختەوە بێگومان ئەبێ خۆت هەوڵیشی بۆ بێ بەڵام ئیتر هەنێک کەس هەیە هەوڵیش هەیە و ناشگا پێی هەنێکی هەیە هەوڵەیە و ئەگات تۆزە پەیوەندی بە بەختەوە هەیە ئەو شتە بەڕای من تەسەوڕەکەم وابێت دەتوانێت کە هەوڵەیە بۆ شتێک و پێی ناگا ڕێگایکی هەڵی گرتووە خۆت لە شتێکە غەڵەتی کردو بۆی پێی ناگا شانس نییە تۆکی دەگەر مەبەست شتێک بێ هەموو ڕێگاکان ئەگریتە بەر بۆ ئەوەی پێی بگەیت بەڵام لە کۆتایی شاگەر پێی نەگەیشتی ئەتوانی بۆ نمونە ئامانجێکی ترە هەبێت چەند بار بە شانس هەیە بە بەخت هەیە والله ئەو کەوتۆتە سەرەوە کەسە ترەوە خۆت و شانسە ینی جاری وایە بۆ تێ شانسەکە جاری واشە نییە باوەڕت بەوە هەیە کە ئەگەر هەوڵ بۆ شتێک نەدی بە شانس بێتە بەردەست ناشتیوانی کە هەوڵی بۆنی ئەو شتە بۆ نابێت کە هەوڵت بووە ها ئەنجاو کاتە یێتە دەستەوە کاتە بەڕێتەوە شانس بوونی هەیە بوونی نییە هەیەی جاری وا هەیە جاری وایشە هەوڵی بۆ ئەی بۆ نابێت باوەڕت بە شانس و بەخت هەیە تا ڕادەیەکی زۆر لە شانس و بەختی خۆت ڕازی بەڵێ شانس و بەخت چییە؟ شانس و بەخت بڵێم چییە؟ ئیتر کە ژیانە خۆش بوو کە بە گەشتبینیەوە بڕوانە ژیان ئیتر شانس و بەختە باشە بێت. ئەگەر پێت وایە ئەگەر کەسێک هەوڵ نەیە بۆ شتێکە بەدەستی بێنێ ئەتوانێت بە شانس و بەخت بەدەستی بێنێ؟ تا ڕادەیەک. کەسێن باوەت بە شانس و بەخت هەیە؟ وڵی من خۆم زۆر بێ شانسم. چی بێ شانسی؟ تەجروبەم هەیە لەسەری تاقیم کردێتەوانێ. بەڕای تۆ شانس چییە؟ وا شانسە نییە؟ شانس هەیە بەس بەڵام من خۆم شانسم نییە بڕۆم بە شانس هەیە من. باشە بەڕای تۆ پێناسی تۆ چیە بۆ شانس کە تۆ ئەڵی شانسم نییە شانس چیە بەڕای تۆ؟ وڵی شانس یەکێک ئەتوانێت لەسەر شتێک تەجروبە هەیە بە شتێک تاقی کاتەوانێ بێوێ شتێکە بۆی نەکرێت دوای و کاتە بۆی نەکرێتەوە بێشانسی و شخصەیە. دەتوانیە ئەبێ هەوڵ و ماندووبوون کێشی بۆ شتانی کە ئەتێ بەدەستی بێنی؟ زۆریش. ئەگەر هەوڵ و ماندووبوونی کێشا و بەدەستی هێنا ئەو هیچ پەیوەندی بە شانسەوە هەیە هەوڵ و ماندووبوونەکەی خۆتە بووی بەدەستێنانی. وڵی ئەوەش دەوری هەیە بەس بەڵام دەری تۆڵی تاکو هەوڵ و ماندوونی بۆ نەیت ناتوانانی ئەو شانسە بەدەست بێنی. بەس بەڵام من هەوڵیشم بۆیەوە شانسم لێی نەبووە. ئەیتر ئەوە شانسی خۆمە شانسم نییە و بڕواشم بێدی بە شانس. بەس بڕوان بێ نییە من بۆ خۆم. هەندێک لە هاوڵاتیان پێیان وایە شانس و بەخت بوونی نییە هەندێکی تریشیان پێیان وایە ئەو شتانی بەبێ ڕەنج و ماندووبوون بەدەستیانێنی شانسە تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ